هەیە باوەڕ ناکە ماڵوا هەبووە چوومە 20 دقە ڕاوەستای من لە بەرامبەرم ڕاوەستای نێزانیە من دلیڤەری بە نەیزانیە ناوەڵا دلیڤەری بە تێسلا تاوەکو ئێستا بەگشتی زانیمانە کاری دلیڤەری بە ماتۆرسکیل یاخود بە ئۆتۆمبیلی تاکسی ئەنجام دەدرێت بەڵام ئێستا گەنجێکی قەزای عنکاوە بە ئۆتۆمبیلێکی تێسلای مۆدل نوێ ڕۆژانە کاری دلیڤەری دەکات و کەسابەتی خۆی پێ ئەنجامدا جا من ئێستا دەمێت قسە لەگەڵ خاوەنی ئۆتۆمبیلە بکەم کاک مستەفا سڵاوت لێ بێت ئەگەر زۆر سپاس دەمێت باسیەوە بۆ بکەوت چیرۆکە چییە بە ئۆتۆمبیلی تێسلا ئەم بەخۆم زوو دەمێکە حەزم بە کاری دلیڤەریە حەزم بە ئیشکردنە بە سەیارە ئیدی هەر ئیشێک بە ئۆتۆمبیلی 6 پستنم پێ بووم بەنزین حتمما بەو سیارە ئەو ئیشەرە دەکرا لە دەست بەنزین زۆر بێزار بوو ئیدی سیارەکەم فرۆشت ئەو تێسلام کڕی ئیتر دیتم خەڵکم دەدی زۆر بەشداری کاری دلیڤەریان دەکرد بەس لە جادە تێسلا نەبوو یەک دانە هەبوو ئەوش نەناسرا بوو ئیدی وتم بە شتێکی جیاواز بکەم بۆ ئۆتۆمبیلی تێسلا بەشداری کاری دلیڤەری بکەم باشە کاک مستەفا کاریگەری هەیە ئۆتۆمبیلەکەت بنزین بێت یاخود کارەبایی بێت بۆ کاری دلیڤەری ئێستا من مانجێ 10,000 کیلۆمەتر دەڕۆم ئەگەر بە سیارێکی بنزین ماگانە 10,000 کیلۆمەتر بڕۆی بەلایانی کەمەوە دەبی سێ ڕوون بگۆڕی ئەوە لەو لایەن مەصرەفی ڕوونەکەت لە کۆڵ بیتەوە بنزینەکەش ئەوە باز ناکرێت کە چەند دەبی تێ بکەی هەر ئەوەندەیە کارەبایەکە لەسەر شەحنی دادنەی هەر چەند مەصرفی کارەبات بێتەوە لە بنزینەکە زۆر باشە تایم بڵێن چەند کاریگە جیاوازەکەیان چەندە وەڵاهی نیو نیو زیاتر ئەندێگاتە 500,000 مانگانە کەمتر بەس لە بۆ ئیشەی ئەگە 500 زیاتریش بیتن ئەتو ئیش پێ دەکەی ئەتۆگە 500 ئیشکەی هەندێت کە تێدەینیەوە تێدەگەی باش کاک مستەفا ئۆتۆمبیلەکەت چی دەڵێن کە خەڵک دەبینی لەسەر جادە تێسلا پێ و کاری دلیڤەری خەڵک هەیە باوەڕ ناکە ماڵوا هەبووە چوومە 20 دقە ڕاوەستای من لە بەرامبەرم ڕاوەستای نێزانیە من دلیڤەری بە نەیزانیە ناوەڵا حتا هاتیمە خوارێ ئەو دیتیتی ینی نە ئەمە زانیتم ئەو مشتریە نە ئەویش زانیتی کە ئەو تێسلایە دلیڤەری لە بۆی نەیە بەخۆم دێمە خوارێ بەس حتى دێتەوە دێ خوارەوە بزانی کامل ماڵەوە ئیدی لە پشت دەرکە 20 دقە ڕاوەستایە نێزانیە ئەو یعنی کە تێسلا دەبین باوەڕ ناکەن والله هەموو ڕۆژە 20 حاڵەت توش دەبی زۆر باشە کاک مستەفا ڕۆژانە چەند کاتژمێر کاری دلیڤەری بۆ ئۆتۆمبیل بە خودای حەسەب 8 ساعاتە 10 ساعاتە ئیدێکە تااقەتمە بی دەڕۆم لۆ 11 و 12 ساعتش باشە برادەرەکانت چی دەڵێن کە بە ئۆتۆمبیلی تێسلا و دلیڤەری برادەرەکانم دەڵێن ئەمە ئەومان پێبی ئیش ناکەین لەمارە دانیشتیە دینارێکی پێ نییە بەم ژدرێ لۆ ئیش دەکەی هەتا کەنج برێ بابە پارە ئەو بابە تا کەنج بە خێوتکە بابت با هەیبی بابت لۆ خۆی هەیتی ئەتوش لۆ خۆت هەیتت هەستە لە مارێ وەرە دەرێ ئیشکە و نای خوای بینەوە بسمیلای بکە و دەست بێ شێ بکە زۆر باشە کاک مستەفا چەند مانگە بە ئۆتۆمبیلە کار دەکەی 3 مانگوینە تا 4 مانگە ئیش کاری پێ دەکەم باشە نرخەکەی چەند دەگە بزانین نرخەکەی تێسلایەکەی من لەگەڵ ئەوکایندی جیاواز ئەم بە سفڕی کڕیتم سفرە بە 3 دەفتەر و 20 زۆرەقی کڕیتم ئەو کاتی کە کڕیت $2,000 بەڵێ ئەو کاتی کڕیم ئەوە سفرە بە ئەوەندە بوو زۆر باشە کاک مستەفا ڕۆژانە گوتیت ئەوەندە کاتژمێرە کار دەکەم تا ئێستا جۆرجار دەبینێت تۆڕە کۆمەڵایەتەکان ڤیدیۆیەک بڵاوێتەوە دەڵێن ئۆتۆمبیلێکی ئێستا شەحنی نەماوە لە ترافلایی دۆستا ئەوەت بەسەرات هیچ وەڵایی بەسەرم هاتووە بەس یەکسەر خۆم قوتار کردی شەفتەکەم کۆدای پێهینایە و چیمەوە لە شەحنم دانایە بالضبط ئەرێ وەڵا تاکید باشی هەیە و خراپیشی هەیە ئەو خراپیانێ هەیە جاری وا هەیە ڕێیەکی دوور دەداتێ مەسەلەن سیارەکە شەحنی کەمە بالضبط با ئەوەندە پێ دەبی حساباتی خۆت بکەی ئەجە تێسلا سیاسەتی خۆی هەیە لە هەشتاوە بەرەو سەرە پێ بڕۆ لەسەر جادەی بەرزایی زۆری شەحن سەرف دەکا بەس ئەگە 6 بڕۆی 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا جەیەکە هەر چەندە بەرزش بی تەسیرە چوای لێ ناکە